لا تۆری سێمی بەرنامەکەماندا باز لە دۆخی پەنابەران و کۆچبەران دەکەین و بە تایبەتی تر لە وڵاتی بەریتانیا بزانین لە ئێستادا لە چ دۆخێکدان دوایین زانیاریەکان چییە لە مای ڕابردوودا زۆر باز لە ناردنیان بۆ ڕۆندا دەکرات و گرنگتریش چییە کە پەنابەران کۆچبەران ئاگاداری بن لە ڕێسا و یاسای وڵاتەدا و لە موشی گرنگتر باز لە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ دەکەین بۆی کە وڵاتی بەریتانیا خود وڵاتانی ئەوروپا زۆر جار ئەو بەهەشتەش نییە ئەو شوێنەش نییە کە زۆرێک لە گەنجانی ئەم وڵاتی ئێمە هیوا و خولیا و ئاواتیانە کە بگەن بە وڵاتە ڕاستە کۆمەڵێک گرفتی زۆر گەورە هەن لەم وڵاتی ئێمەدا یەکێک لە گرفتە زۆر گەورەکان نەبوونی هەلی کارە بۆ گەنجان بۆیە زۆرێک لە گەنجان ڕوو دەکەن وڵاتانە بامانجۆی کە ژیانێک بۆ خۆی دروست بکات و هەلێکی کاری دەست پێ بەڵام کۆمەڵێک شتی دیکەش هەن لە پشت ئەمانەوە کە لە وڵاتانەدا دەکرێت گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک دانیار ئەنوەر چالاکوان لە بواری پەنابەران لە وڵاتی بەریتانیاەوە بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمدا دەبێت کاک دانیار سڵاوی خوا لێبێ سپاس بۆم دەرفەتە سڵاو لە تۆش کاکە دانیارگیان چاوم من زۆر سپاس کاک دانیارجان ئەگەر بۆمان باسکەی دۆخی پەنابەران چۆن گوزارێت ئەم ساڵ کۆمەڵێک یاسا و ڕێسا دەرکرا لە بیدایەتی ساڵ تاوەکو ئێستا ئەو ڕێسا و یاسایانە ئەوکو خۆیان ماونەتەوە دوایین گۆڕانکاریەکان چین بەڵێ یاسای ڕەوەندا دەرکرا لە ساڵی 2022 بۆ نردنی پەنابەری بۆ ڕەوەندا بەڵام بەس بە خۆش حاڵیەوە لەم کاتەیە هەتاکو ئێستا هیچ کاروانێک بەڕێ نەکراوە هەتاکو ئێستا ئەو قانون و یاسایە جێبەجێ نەکراوە زۆر باسەکرانی زۆر بینیمان خەڵکیان پۆلیسەکان دەگەڕان بە نێو شارەکەدا پەنابەرانیان دەبرد ئەمە بوونی هەبوو لە وڵاتی بەریتانیا ئاین تۆ پێ دوایە هیچ پەنابەرێک نەبراوتە ئەوێ پەنابەر دەستگیر کراوە بەڵێ لە سژنەکانی برۆک هاوز لە گاتوی هەمویان لەوێ دەستگیر کراون بەڵام بەس خۆشبەختانە ئەمە جێبەجێ نەکرا بە بەڵێ هەنێکیش لە کاتی دەستگیرکردنە هەنێکیان دەستگیر کراون لە کاتی ئیمزاکردنە زۆر باشە ئەو یاسایە بەسەر کام جۆری پەنابەردا جێبەجێ ئەکرێواتە هیچ مەرجێک هەیە بۆ ئەوەی کە ئەم یاسایە بەسەر پەنابەراندا جێبەجێ بکرێ مەرجەکان چین؟ ئەمە بۆ هەموو پەنابەرێک نییە لەبەر ئەوەی کە ئەمان ویستوانە پەنابەر بنێرن بۆ بەریتانیا تەنها سیاسەتێک بووە کردویانە مناڵ ناگرێتەوە ئافرەت ناگرێتەوە و کەسێک ناگرێتەوە ئەگەر کەسێکی هەبێ لێرە بۆ مەسەلەن وەکو خێزانتار بێ یاخود باوەک یاخود کە ئەمانە ناگرێتەوە ئەها کەسێکە گرێڕوانێک کە هیچ کەسی نەبێ یعنی ئەم بڕیارە دوورە لە یاسای مافی مرۆڤەوە کە کەسێک بێ لە وڵاتی دووەم داوای مافی پەنابەری بکە لە وڵاتی سێیەمیش بێ بەشکرێ بەڵێ کاک دانیار بۆچی بەڵێ ئەم یاسایە بۆچی وەستا بۆچی ماوەیە بانی خەریب و کاری پێ دەکرێت لە ئێستادا وەستاوە یاساکە کاری پێ ناکرێتەوە کارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆ کارەکەی بۆ ئەگەڕێتەوەنە کە بەریتانیا لە ویسی لە ئەوروپا بچێتە دەرەوە بەڵێ ئەجا باج و سەرانەی بەریتانیا کە ئەیا بە ئەوروپا پشتی شێری بەرەکەوت ئیتر کە پێیان ناخۆش بۆ وڵاتی ئەوروپا کە بەریتانیا بێتە دەرەوە لە ئەوروپا بۆیە فەڕەنسا ڕێگای بۆ پەنابەران کردەوە بێت پەنابەران بێنە ناو بەریتانیاوە پەنابەرێکی زۆر هاتە ناو بەریتانیاوە ئەیتر ناچار ئەمیش ئەم بڕیارەی دەرکرد بۆی پەنابەر نەیە وەکە ئەم بڕیارەشی دەرکرد و خەڵکی دەستگیر کرد خەڵک پەنابەران هەمووی ڕۆشتن بەرەو سکۆتلەندا و خەڵکی سکۆتلەنداش لەوێ مزاهرەیان کرد و کەوتنە خۆپشاندان ئەڵێن ئەوێ بەریتانیا پەنابەرەکانی وەرگرێتەوە ئەڵێ من تازە لە ئەوروپا دەرچوومە کە فەڕەنسا پەنابەرێکی بەریتانی وەرگرتەوە ئەوە بەریتانیاش پەنابەرێکی سکۆتلەندی وەرەگرێتەوە ئێرلەندی وەرەگرێتەوە عەفوو زۆر باشە کاک دانیار ئەم یاسایە ئەگەر جێبەجێ بکرێت کاریگەریەک لەسەر دۆخی پەنابەران داهێنێت بۆ پەنابەری بەڕاستی شتێکی ناخۆشە لەبەر ئەوەی کە ئێمە هاتوینەتە دەرەوە لە وڵاتەکەی خۆمانە لەدەست بێقانونی و نایاسایی هاتوینەتە دەرەوە کە هاتوویشینەتە دەرەوانێت کۆمەڵێک خەو و خولیا و حەزمان هەبووە کە هەویمان لە دەستداوە دووبارە لە سفرەوە دەستمان پێ کردو کاک دانیار سەبارەت بۆ گەنجانەی وڵاتی خۆمان
کە دەیانەوێت ڕوو لە وڵاتانی بەریتانیا ئەوروپا بکەن دۆخی پەنابەران لەوێت چۆنچۆنیە گرنگترین ڕێنمایەکانت چییە بۆ ئەوان کە زۆرێکەن لەوانێ نیەتیان بێت یان هەوڵێکی زۆری بۆ دابێت کە بگاتە وڵاتانە کاک دانیاجان بەڕاستی ئەم وەزعە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ لەسەر پەنابەری خورکترە بێتەوە ئەگەر بێتە ئێرەوەی کەیسەکە یەکلایی نەبێتەوانێ بۆت نییە ئیش بکەیت بۆت نییە خانووت هەبێ بۆت نییە ئیجازەی سایقیت هەبێ یعنی بەڕاستی مردنیەکە یعنی بەزەوەی ناتکوژن بەزەوەی ناکوژن تەنها ئەدهێڵنەوە ئەتا هەستژنێکی محتەرەمە بەڕاستی نەهاتنی زۆر باشترە کاک دانیار ئەو کەسانەی کە مافی پەنابەرێتیان وەرگرتووە ئەو کەسانەش ئەگرێتەوە ئەم یاسایە نەخێر ئەو کەسانە ناگرێتەوە زۆر باشە دۆخی پەنابەران لە ئێستاە چۆنە لە کاتێکدا کە بیستویانە ئەم یاسایە هەیە هیچ شڵژانێکیان پێوە دیارە یان کۆمەڵێک دیمەن هەبوو پۆلیس ئەگەڕا بەنێو ماڵ و بەنێو شوێنەکاندا کۆچبەرانی دەستگیر دەکرد نازان بۆی کە ئەوانەیە زۆرجا باز لەوە دەکرێت کە ئەوانەی کە جوابیان بۆ ناتوەتەوە لەوانێ بنێرێنەوە ئەمانە چۆنە دوایی زانیاری چ لەو بارەیەوە کاک دانیاجان ئەوەی ڕاستی بێ پۆلیس و شت ئیشی خۆی جێبەجێ ئەکا ئەم کەسانی کە دیاری کراوە تەنها یعنی بڵێ لە خانۆکانی سۆسیاڵان پۆلیس ناتوانێت ماڵ بە ماڵ بگەڕێت یاخود پەنابەر دەستگیرکە لەبەرەوەی زۆرە و بەعزێکیان کیسەکانیان لە محکەمەیە یەکلایی نەبوونەتەوە بەعزێکیان لە فرێشکلێمان ئەوانەی کە یعنی بڵێ ڕەفسیان وەرگرتووە لەو ساڵەیە هەتاکو ئێستا یەکلایی نەبوونەتەوە تەنها ئەم کەسانە ئەگرێت لە ڕێگای ئیمێڵەوە لە ڕێگای نامە بۆیان چووە بڵێ کاک دانیار بەگەر باز لەوە بکەین کە کۆچبەرێک دێتە ئەو وڵاتەوە ینی میکانیزمەکان چۆنیە چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت کاتێ دێتە وڵاتی بەریتانیاوە دروستکردنی کەیس و کۆمەڵی بابەتی دیکە بۆی کە ئەو کەسە مافی پەنابەری وەربگرێت لەو وڵاتەدا ینی میکانیزمەکان چۆنیە گەر بۆوان باس بکەیت بەڵێ ئەو کەسانەی کە دێتە ئێرە ئەوێ کەیسێکی هەبێ یاخود لە ڕووی فامیلیە و یاخود چۆن بڵێن عایلەیەوە بێ کۆمەڵاتی بێ کەیسەکە یاخود سیاسی بێ یاخود دین بێ یاخود هاوڕەگەزخوازی بێ ئەس شتێک بێ ئەلەمانە ئەتوانێت بە کەیسەکەی خۆی بێت بەڵام بەس ئەمانەش 100% نییە پێویستیان بە کۆمەڵی بەڵگە هێوانە بەڵێ زۆر باشە کاک دانیار ئەو کەسانەی کە بە شێوازێکی یاسایی یەنە بەریتانیا و بەڵام کەیسێک بۆ خۆیان دروست دەکەن یاساکە بەسەر ئەم کەسانی شاجەبەجێ ئەکرێ یاخود تەنها بۆ پەنابەرانە کە بە شێوەیەکی نایاسایی چوونەتەوە بەریتانیا ئەمە تەنها بۆ کەسانێک بە ناسایی دێنە وڵاتەکەەوە ئەو کەسانەی کە دێنە ناو وڵاتەکەەوە بە یاسایی پێویستیان بە ئەوە نییە کەیس دروستکەن یاخود ئەو قانونە بیانگرێتەوە بەڵێ کاک دانیار کێ دەنێرنەوە ینی ئەو کەسانە کێن کە ئیلا نابیلا لەو وڵاتە ئیدی جیان نابێتەوە و بە زۆر بێت بە شتێک بێت دەنێرنەوە بە وڵاتی خۆیان ئەو کەسانن کەوا باوەڕ بە کەیسەکانیان ناکەن کەوا ژیانیان لە مەترسیانە بێت کە بتوانن بژین بەڵێ عنی کە ترسی مردنیان نەبێت لەسەر ژیانیان ئەو کەسانە ئەنێرنەوە بۆ وڵاتەکەیان و هەنێکیش ترسی مردن هەیە لەسەر ژیانیان بەڵام بەس باوەڕیان پێ ناکەن ئەیانێرنەوە یعنی ئەبێ بەڵگەی 100% پێ بێ کە تۆ ژیانت لە خەتەریاتایە ئەجا بتوانی لێرە وەریگریت جواب زۆر باشە لە یاساکەدا هیچ ژمارەیەک دیاری کراوە کە چەندێک پەنابەر ڕەوانەی ڕواندا دەکرێت هیچ ژمارەیەک هەیە کە دیاری کرابێت بۆ پەنابەران ئەوەنەی زانیاری بەدەست ئێمە گەشت بێ 710 پەنابەر گیرا بوو و لەو 710 کەسە 15 کەسیان کرد بوو لە کەمپەکانی ڕەوەندا تەنها خاوەنی 200 کەمپن سەرۆکوەزیرانی فەڕەنسا ئەفو ڕەوەندا هاتە دەنگ وتی من تەنها جێگای 200 کەسم هەیە ناتوانم ئەم هەموو پەنابەرە وەرگرم باشە وڵاتە بۆچی ئەو ڕۆندای هەڵبژارد ینی وڵاتێکی دیکەیان هەڵبژارد وڵاتێکی جنوبی ئەفریقی ڕەوەندا ئەوەش لەبەر ئەوەی لە بینی ئەوروپایە دوورە یعنی کە هاتنە ئەو وڵاتەوە ناتوانن بگەڕێنەوە بۆ ئەوروپا بە ئاسانی
وەچونکە قانون لەوێ نییە کاتی خۆی بەریتانیا پشتی بەم بڕیارە بەستکەکە کاتی خۆی ئوسترالیا بەکاری هێنا لە دزی پەنابەران. زۆر باشە کاک دانیار لە ئێستادا هیچ بەڕێوەچوونی خۆپیشاندان یاخود گرتبوونەوەیەکی دژی ئەم یاسایەکە بەتەمان جێبەجێ بکەن. خۆپیشاندان کرا و کۆمەڵێک لە پەرلەمانیشەوە ناڕازی بوون و محامی هەبووە مافی مرۆڤیش ئەو کەسانی کە لە مافی مرۆڤ بوون بەڵێ هاتنە سەر جادە و ڕێگریان لەپانە کرد. بەڵێ کاک دانیار ئەو کۆچبەرانی کە هاتوونەتە ئەوێ ئیدی بەر ڕێگایەک بە بەر شازە بێ ینی دانەوێت مافی پەنابەری وەربگرن نەگەڕێنەوە گرنگترین ڕێگمایەت چییە بۆی کە ئینشاءڵڵا بتوانن کەیسێکی باشیان هەبێت و بتوانن مافی پەنابەری لە وڵاتەدا بەدەست بهێنن. من هیوادارم بۆ هەموو گەنجێکەوی وا هاتۆتە ئێرە خەو و خولیا و ئارەزوی خۆی بەجێ هێرشۆ ئەلێرە ئەوێ دەستکا بە ژیان بابێت سەرەتا بخوێنێت دەکردنەوە دەست پێ بکات و دوای ئەوە بکەونە سەر ئیش و پیشەی خۆیان و بتوانن دووبارە خەونەکانیان زیندووکەنەوە لەبەر ئەوەی بەڕاستی هیچ یاسایەک هیچ قانونێک نییە لە وڵاتەکەی خۆمانەکەەوە ئێمە پشتیان پێ ببەستین. باشە تا چەند گرنگیشە پەیوەست بە یاسا و ڕێسای ئەو وڵاتەوە بۆی کە تووشی هیچ تاوانە هیچ گرفتێک نەبن بۆی کە دواتر کەیسێکی باشیان هەبێت. بەڵێ ئەوە زۆر گرنگە خاصەتەن ئەو کەسانەی کەوا بەبێ مۆڵەت شۆفێری ئەکەن و ئەو کەسانەی کەوا بەبێ مۆڵەت کارەکەن بەخۆزی ئاگایان لە خۆیان بێ هەوڵ بە نەگیرێن و ئەو کەسانەی کەوا پەیوەندیان لەگەڵ لە خۆیان بچووکتر هەیە عنی لە خوار و هەژدە ساڵەوەی تر چی کوڕ بێت چی کەس بێ خۆیان لەمانە بە دوور بگرن بۆ ئەوەی بتوانن بە ئازادانە بژین. زۆر باشە کاک دانیار ئەگەر کەسێک لە ئێستادا بیرۆکەی ئەوەی هەبێت لە هەرێمی کوردستانەوە بێتە پەنابەر لە شوێنێک تۆ ڕێنمایی چیە ئایا دەڵێیت ببێتە پەنابەر و کۆچ بکات یاخود پێی دەڵێت کە بمێنێتەوە لە وڵاتەکەی خۆی؟ من پێم خۆشە هەمومان بە یەکجاری بگەڕێنەوە وڵاتەکەمان و خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین بەڵام بەس بە تەئکید بە دڵنیاییەوە ئەگەر ئەم کەسە یعنی ژیانی لە دەست بات خەون و خولیای لە دەست بات 5 ساڵێک بخوێنێت تاعین نەبێ ببێ بە فەرمانبەر موچەی نەبێ من ڕێنمایی ئەکەم هەتا زوو بەجێ بێ لە درێگە. بەڵێ کاک دانیار زۆر سپاس دەکەین ئەم دەرفەتت بێم بەخشی لەگەڵمان نابووی لە بەرنامەی پەیامی ڕۆژ کاک دانیار ئەنوەر چالاکوان لە بواری پەنابەران لە وڵاتی بەریتانیاوە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆم دەرفەتە. وەشی بەرنامەکەتان لێکەم و هیوادارم سەرم سەرکەوتوو بن زۆر سپاسی بەرنامەکەی ئێوەشەکەم. زۆر سپاس دەکەین کاک دانیار.